با ئامادەبوونی پارێزگار و هەروەها بەرپرسانی حکومی سلێمانی کۆبوونەوەیەک لەبارەی غازی LPG ئەنجامدرا. لە کۆبوونەکەدا چەند بڕیارێک درا و هەروەها داواکرا کە هەوڵەکان چڕ بکرێنەوە بۆ پشکنین یاخود پشکنینی سەرجەم ئەو کەلوپەلانی کە بۆ سیستمی غاز و هەروەها سیستمی شۆڤاژ بەکاردەهێنرێن و هەروەها بەدواداچوون بۆ ئەو کەموکورتیانش بکرێت کە لە سیستمی غازدا هەیە و هەروەها هەوڵیش بدرێت کە بڵاوکردنی و هۆشیاری لەباری بەکارهێنانی سیستمی غاز و سیستمی شۆڤاژ چڕ بکرێن و کۆمەڵێک بەدواداچوون و کۆمەڵێک وردەکاری دیکە لە کۆبوونەوەکەدا باسییان لێوەکرا و هەروەها کۆمەڵێک ڕاستپاردە لە ئەنجامی کۆبوونەوەکەدا پێیگەیشتن ئێمە باسییان بابەتاناکەین باسی ئەو وردەکاری ئەو کۆبوونەوە دەکەین کە دوێنێ لە سەراستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئامادەبوونی پارێزگار ئەنجامدرا لەگەڵ میوانەکەمان نیاز ئەحمەد سەرۆکی لیژنەی ناوخۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. خاتون نیاز بەخێر هاتی. زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. خاتون نیاز بەپێی بەدواداچوونەکان و کەموکورتیانی کە لە سیستمی غازدا هەیە بە تایبەت لە پارێزگای سلێمانی چیتان بۆ دەرکەوتووە بەکوێ گەیشتون بەپێی بەدواداچوونەکان؟ بەڵێ پێش هەموو شتێ سڵاو لە بینەرانی کورسات نیوز، سڵاو لە ئێوەی بەڕێز. ئێمە وەکو لیژنەی ناوخۆ پەیوەندەکان و شەیدان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیارە دوای ئەو ڕووداوی بەداخەوە کە ڕیا لە شاری سلێمانی حەڤێمان و هەروە ئەو ڕووداوی پارێزگای دهۆکیش بە هەمان شێوە کە هۆکارەکەی غازی شل بوو بە دواداچوونێکی تاوامان کرد و هەروەها کۆمەڵێک کەسانی شارەزا و ئەندازیار و خاوەن کۆمپانیاشمان کردو لەسەر بابەتە گفتوگۆی چڕۆپڕمان کردووە. پێش هەموو شتێک ئەمەوێ ئەوە ڕابگەێنم کە سیستمی غاز سیستمێکی زۆر سەلامەتە. باش چۆن سەلامەتە؟ ئەگەر بێت و باش مامەڵەی لەگەڵا بکەیت. خاڵەکە لەوەیە کەواتە ئێمە لێرە خەڵک دڵنیاکەن کە سیستمێکی زۆر سەلامەتە بۆ خۆگەرمکردنەوە و سیستمێکی پاکە، ئەین نەدووکەڵی هەیە نە پاشماوەی هەیە. بەڵام ئەم بابەتە بێ ڕێک بخرێ. پێش هەموو شتێ ڕێخستنەکان چییە؟ بەڵێ ئەبێ خەڵک وشیارکەینەوە کە بۆ شێوازەی لە شاری سلێمانی و لە پارێزگای هەولێر و لە پارێزگای دهۆک و هەڵەبجەش تا ڕادێ بەگشتی ناوچەی کوردستان هەرێمی کوردستان کە ئەم بابەتە تا ڕادێ بۆ ماڵان تازە ئەگەیان لە 2002 ئەم بابەتە هەیە لە پارێزگای سلێمانیە. ئەو ماڵانی کەدایانناوە چۆن مامەڵی لەگەڵا بکەن. پێش هەموو شتێ بێت زۆر وشیار بن لەوەی کە تۆ ئەم سیستەمە دائەنیت ئەبێت کەسی شارەزا بۆ دابنێ و کەمێک گرانتر بکەوێ لەسرت واتە تۆ لە باتی ئەوەی کە شاگردی بێنی یا وەستایەک بێنی کە تەجروبەی نەبێ ئەبێت لە کۆمپانیایەکی شارەزا و بە ئەندازیاری شارەزا لەژێر چاودێری بڵێن ئەندازیاری شارەزای تیمەکە کار بکات کەواتە نابێ بە هیچ شێوەیەک بە تیمێکی دەرەوەی کۆمپانیا تۆ کارکاتەکە باسی گرانیەکە ئەکەیت ئەوەی کە ئەو گرانیە لەسەرەوە حساب دەکرێت کە کەلوپەلەکان تا چەند کوالێتین هەموو یەگرێتەوە. تۆ بۆ 200-300 دلار هەرزانتر پێویست ناکە بڕێ لە بازاری ئازاد کەسێ بێنی بۆ دابنێ ئەو بڕە بە ئارەزووی خۆی کەرەستەیەکی بۆ بێنێ بۆ نمونە ئێمە ئەڵێن تەنکەری غاز ئەو تەنکیانی کە لە سەربانە زۆربەی زۆریان ڕێفرێشن بەداخەوە واتە لە وڵاتانی دراوسەی هەرێمەوە بەکارنایە فڕێ ئەیرێتەوە ئێرە لێرە بۆیە خەکرێت و بە خەڵکە فرۆشرێتەوە بەداخەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان قۆڕخکردنی بازاڕە ئەمێکە لە هۆکارەکان و هەروەها لەم ڕووداوای خۆ تەنکیەکە نەتەقیوەتەوە یعنی تەنکەری خۆماڵیە و تەنکیێکی زۆر باشی کە لە دواتردا بە شوێکی زانستی بەسەڵکراوە. بەڵام کارەکە لە چیایە لەو بۆریانەی کە دائەنرێواتە تەسیسی ماڵەکە ئەبێ ئەو بۆریانەشە کوالیتی بێ و تایبەت بێ بۆ بابەتە کەواتە ئێمە کەرەستەی باشمانەوێ و کەسی شارەزامانەوە و تیمی ڕاهێنراومانەوێ ئەمە لە چاودێری کۆمپانیاک من ویستم ئەوە بڵێم ئێمە نامانەوێ ڕێکلام بۆ کۆمپانیا بکەین هەرگیز لە ئەنجومەنی پارێزگایە لەگەڵ ئەوەیان نین کە کارەکان زۆر بیرێ بە کۆمپانیا. بەڵام هەندێشت هەیە کە حکومەت توانای ئەوەی نییە بۆ نمونە غازی سلێمانی بکا بە مەرکەزی کەواتە لێرە جێگرەوە هەیە و خەڵکیش حەزی لەو سیستەمەوەی پاکە گەرمە ئیسراحەتە و لە هەموو وڵاتانی دنیاشا بەکارێت ینی بۆ نمونە ئێستا زۆر دوور لە وڵاتی ئێرانە بێگومان ئێستا ئێمە لە ئێستا ئەم سیستەمە لەلایەن وەزارەتی ناوخۆ ڕاگیراوە. باشە من ئەگەر بەکاری بێنم ئەی ئێستا ڕاگیراوە لە باتی ئەو چی بەکاربێنم نەوت زۆر گرانە زۆر گرانە بەداخەوە نەوتیش پیسە چونکە ئێمە بیرمان نەچێ ساڵانی پێشوو چەنەها گیانە دەسان ڕۆیا بەهۆی ئەوەی کە خەڵک زەباکەی داگیرسان و پەنجەر و درگایدا خست و بە غازەکەی مرد. یەک خاڵی تریش هەیە منەمە ئەوە بڵێم بەداخەوە ئەمە کاری حکومەتی هەرێمە و نابێ ئەم شتانە ئاوا بەڕاستی تێپەڕێ
تەلاعوبکردن بە غازەوە ئەمیش هۆکارێکە لە هۆکارەکان لەبەرەوەی ئەو غازەشکەیەت تێکەڵەکرێ چەنە هەما کەم زۆر مادەکانی تێکەڵەکرێ و ئێمە بۆشمان دەرکەوتۆ کەوایە غاز تەنکەرێ غاز لە کۆرمۆرۆکەیە بە پاکیت بەڵام لە ساحەکانی کە غاز و بنزین و نەوت وانە تێکەڵەکەن بە هەمان شت غازیش تێکەڵەکرێ تەنکەرێ نەوت لە کۆرمۆرۆ بێت ئەکرێ بە 5 تەنکەر لەوێەوە لەگەڵ بەس لەمە چیە لە بازانە تێکەڵەکرێ ئەمریکەکە لەو خاڵانی کە دوێنێ ئێمە بۆمان دەرکەوتووە ئەمە نابێ بەڕاستی وابێ ئەبێت چاودێری هەبێت لە چاودێریەکەش چۆنە ئێمە زۆر گلەیمان پێشتر لە کوالیتی کۆنتترۆل هەبوو بەڕێبەتی کاتبووم بەڵام ئەوانیش بەداخەوە چاودێریان یعنی دەسەڵاتی چاودێریان نەیاونەتێ ئەوانیش ناتوانن چاودێریان بابەتە بکەن کەواتە ئێمە بێ ڕێکی بخەینەوە بەڕاستی دانیشتەکەی دوێنێ بۆ ئەم بابەتە بوو یەکەم چاودێری هەبێت لەسەر کاتەمە ڕاستپاردانەیە کە لە ئەنجامی کۆبوونەوە پێگەیشتن دوای ئەوەی کە بە دوێداچوونتان کرد و کەم و کورتەکانتان بۆ دەرکەوت ڕاستپاردەکان بە وردی گەر بەخاڵمانە ناتوانین بڕین هەموو ڕاستپاردەکانە چکە ئەو خاڵانەی ئەو ڕاستپاردانی کە لە ئێستادا پێگەیشتن یەکێک لەوانە بۆ نمونە ئێمە بێت ئەو ڕۆڵە بینەوە بە کوالیتی کۆنتترۆل ئەوان بتوان چاودێری ئەم بابەتە بکەن لە بەرەوەی بەڕێبەرایەتێکی فەرمی حکومیە ئەمە یەکێکیان بە دەرلەوە ئێمە بتوانین 36 کۆمپانیامان هەیە لە پارێزگای سلێمانی ئەم 36 ئەبێ پێداچوونەوەی پیا بکرێن مۆڵەتەکانیان وەڕێک بخرێنەوە و ئەو کۆمپانیانی کە تایبەتن بە دانانی سیستمی خاص بەڵێ 36 کۆمپانیامان هەیە بڕێکی ژمارەیەکی زۆرە بەڕاستی یعنی ئەبێت پێداچوونەی پێ بە مۆڵەتەکانی ئەندازیاری شارەزایان هەیە تیمی شارەزایان هەیە تیمەکان دەورا بینن ئەمیژێکەکە لەو خاڵانە یەکێ لە خاڵەکان کە ئەبێ کۆبوونەوەی بۆ بکەین لەگەڵ شارەوانی سلێمانیایە لەگە سەرۆکاتی شارەوانیایە کە ئەبێت ئێمە بۆ لەمە دووە دیزایانی خانووەکان بگۆڕین لە ئێستاە ئەوەی کە ئێمە لە لامان ڕۆنا لە شاری سلێمانیا ئەو خانوانەی کە ئەکرێن جسر و پایان نابێ ببێ ئەمە لە شارەوانی و دەرچووە بەڵام ئەگەر ئەمە هەبووە لەوانەیە ئەو خێزانە بەو شێوازە قوربانیان نایە چونکە جسر پایرە دروستکردنی خانووە ئەبێتە هۆی ڕاگررتنی ئەو سەقفەی کە لە سەرێتی و پاراستنی گیانی و خەڵکانی کەتیایەتی ئەمە کۆبنەوەی تایبەتی ئەوێ لەگەڵ شارەوانی و بەرگری شارستانی و هەروەها ئەو لایەنە پەیوەنددارێن کە بەم بابەتەوە پەیوەندیان هەیە یەک خاڵی ترمان لەسەر میدیاکان و بەڕێستان لێرەوە و هەموو میدیاکاران وشارکردنەوەی هەموو خێزانانەیە کە چۆن ئەم سیستەمە بەکاربێنن لە ئێستاە تکایە بەکاری مەهێنن ئێمە ئەبێ بیان ترسێنین بەوەی کە لەوانەیە تەقینەوە لە ماڵێکی ترا ڕووبە لەبەر ئەوەی کە چێکراوە من پەرپێرێ ئەندازیارێکی شارەزام لەلا بووتی لە ماوەی 9 ڕۆژە کە ئەم ڕووداوە ڕوویاوە لە ماوەی 9 ڕۆژە سەماڵ کە پەیوەندی پێوە کردوم 75 خەلەلی هەیە 75 خەلەلی هەیە بەڵێ 25گەشی لەوانەیە خەلەلی کەم و کورتی هەبێ بەس خەلەلی کوشتن نییە بەڵام بەڕاستی 75 کەواتە تکایە بەکاری مەهێنن لەم ڕێگە ئێمە ئەیان ترسێنین چونکە زۆر ماڵ ئەو بۆری کە داینەوە درزیتایە و توێتی قەیناکە نەیزانیوەکە ئەمە لەوانەیە زانیاری نەبێکە ئەو نەکوشندەیە هەمویانە کوژ کاتە باست لەوە کرد سیستمەکە سیستمێکی تا بڵێ پێشکەوت و باشە گەر بەکارلامێت بەڵام لە ئێستادا وەستێنرێت تا و کاتی کە لەلایەن حکوومەت و ئەم لیژنەی پشکنینانە دیاریەکرێن ناتوانین یان تەنها هەوڵاتیانی کە سیستمەکە بەکاردێنن ئەبێ پەیوەندی بکەن بە کەسانی شارەزا و پسپۆڕەوە بۆ ئەوەی بێن چێکی 36 کۆمپانیا هەیە ئەم کۆمپانیانە ئەندازیاری شارەزایە ناوکانیان بڵاوەکەن وەک باست کردلەوەی کە ئەمە ڕیکلام نییە بوو هاوڵاتی ئاگادار بێت چونکە لەوانەیە کۆمپانیاش هەبێت یعنی لە دانانەکەیە بەنیازن کە کۆمپانیانە بڵاو بکەنەوە بۆی هاوڵاتی گومانی نەبێت بەڵام تکایە پێشە شتێ سیستەمەکەیان چەککەنەوە و جۆ بگرن لە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر بڕیارێک کە ئەیات بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی ئەم بارودۆخە بکەین تەقینەوە و گیان لە دەستدان و ڕووداوی لەو شێوەی نەبینینەوە باشە. خاتون بابەتێکی دیکە من ئەوەی ئاگادار بەمێکێکی دیکە لەو ڕاستپاردانی کە پێی گەیشتون کارکردنە بە دەستێک ببوورە بە کارکردنە بە یاسایەکی حکوومەتی عێراق. بەڵێ ئەو یاسایە چییە؟ بۆچی گرنگە کە ئیش بۆ یاسایە بکرێت لە هەرێمی کوردستان؟ ئەم یاسایە لە ساڵانێکی زووە لە حکوومەتی ناوەند ئەم بابەتە هەیە بەڕاستی ئمە زۆر مناڵ بووین کە ئەم بابەتە هەبوو یعنی سیستمی غاز لەوێ ڕێکخراوە هەیەکی بۆ دروستکراوە دەستەیەک ناوی هەیئەت الغاز العراقیە کەواتە دەستەیەکی
غازی عراقی بە کوردێکی ئەگە بڵێن ئەم دەستەی ئەبێ لێرەش بەڕاستی ئەم کاری بۆ بکری ئەم دەستەی دروستکرێت چونکە ئەم بابەتان ئەم ڕێنمایانەی کە هەیە لە ئێستاە لە لیژنەکانی قایم قامێت و لە بەرگری شارستانیە کە ئەوان ڕۆڵێکی زۆر باشیان بینیوە لەوەی تا ڕادەیەک توانیوی ئەگەر ینی هەوڵ و هیمەتی لیژنەکانی قایم قامێت و بەرگری شارستانی نەبووە ڕووداوی زۆر لەوە دڵتەزیانتر ڕووی ئەیە بەڵام لە 2010ەوە تقریبا بە تەواوەتی لەسەر ئەم ڕێنمایانە ڕۆشتون ڕووداویان کەم کردوێتەوە بەڵام بەمەوە نابێ بوەستین ئەم ڕێنمایانە نابێ ڕێنمایی وەزارەتی ناوخۆ بێ پێویستەکە وەزارەتی پلانکار بۆ ئەم بابەتە بکات و ببێ بە یاسا هاتوونێتە سەر ببێ بە یاسا ئەمە ڕاستپاردەکانی دوێنەیە ینی ئەم قسانە ئی دوێنەیە ئەم ببێ بە یاسا واتە لە چوارچەوە یاسایەکە ئێمە سوود وەرگرین لەو یاسایی کە لە عێراقا هەیە و ئەو دەستەی کە بۆی دانراوە چیە و میکانیزمەکە چیە ئەو دوای ئەچینە تەفاسیلی ئەوانەوە چکە ئێمە دوێنێ زۆر درەنگ تەواوبووین لەو بابەتە کۆبوونەوەی ترمانە بێت لە ڕۆژانی داهاتوە داوا بکرێت لە چوارچەوە یاسایەکە ئەو یاسای عێراق لە حکوومەتی هەرێم دەنگی پێبیرێت دابڕێژرێتەوە گۆڕانکاری بە شێوازە لە شێوازەکان دابڕێژرێ و بەڵێ دەنگی پێبیرێ پاشان ئەمە کاری وەزارەتی پلان بێ نەک وەزارەتی ناوخۆ لەبەر وەزارەتی ناوخۆ خۆی لە خۆیان زۆر قەرەباڵغ و ئەرکی قورسە لەژێر چاودێری وەزارەتی پلانە بتوانرێت ئەو دەستەیە دروست بکرێت لەبەر ئەوەی دەستەیەکی تایبەت هەبێ ئیدارەکانە بەڵێ دەستەیەکی تایبەت هەبێ گرنگی بەم بابەتە بە و ئێمە هەرگیز لەگەڵ ئەوەیانین کە مۆڵەت وەرگرتنی دانانی سیستمی غاز بچێتەوە پایتەختی هەرێمی کوردستان و یەکێک لە ئیشەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەیە کە هەرگیز نایەوێت ڕۆتین و مامەڵەی زۆر هاوڵاتی بێزار بکە چونکە ئەمە ئەبێتە ئەوەی کە تۆ لە هەموو ڕێیەکەوە بە کۆمەڵی قەیدوبەند ئەی بەستیتەوە ئەمەش کارێکی قورسە بەڕاستی لە ئێستا خۆی بارودۆخەکەمان قورسە تۆ ئەوەنەش هاوڵاتی بێزارکەی بۆ مۆڵەتێک بڕاتەوە بە هەولێر و بێتەوە هەرگیز لەگەڵ ئەوەیانین و کاریش بۆ ئەەکەین کە کاتە هەر پارێزگای مۆڵەتە لە پارێزگای خۆیان بێ بەڵێ با هەولێر لە خۆیان بێ بە دوهۆک لە لای خۆی بێ بە ئاڵەبجە و سلێمانیش بە هەمان شێوە بەڵێ چونکە سیستەمەکە ئەوەنە قورسنی ئەگەڕێ بخرێتەوە تۆ بچی بۆ هەولێر و لەوێەوە هاتوچۆیەکی زۆر تێچۆیەکی زۆر و هیلاکێکی زۆریش بە هاوڵاتی بیت کەواتە ئەبێت مۆڵەتەکان لە پارێزگا بن و هەیەکە هەیەک دروستکرێت کە چاودێری ئەم بابەتە بکات و هەبوو هەموو لایەکەوە یعنی هەموو لێ پسراوان و فەرمانگەیەک ئەرکی ئەوە بێت کە بتوانێت هەوڵبات ئەم بابەتە ڕێک بخە باشە خاتون ئەو کەسانی کە سەرپێچی دەکەن ئەم ڕاستپاردانەی کە ئێوە پێی گەیشتون و دەتانەوێت کار لەسەر و ڕاستپاردانە بکرێت لە ماوەیەکی داهاتوویەکی نزیکدا ئەتوانین بڵێن ئەو کەسانی کە سەرپێچی ڕاستپاردانی حکوومەت یاخودلانی پەیوەندیدار یاخود ئەنجومەنی پارێزگاکان دەکەن لە هەر پارێزگایەکی هەرێمی کوردستان بێت چۆن ڕێکاریان بەرامبەر دەگیرێتە بەر لەو ڕێنمایەشا هەیە کە ئێستا لەلایەن وەزارەتی ناوخۆ هەیە ئەو کۆمپانیایە یان ئەو ماڵەی کە سەرپێچیە کات بێگومان هەموو کارێک کە ڕێکی بخەیت ئەبێت لێپرسینەوە هەبێت کاتێک کە سەرپێچیە کات کەواتە کە تۆ ئاگادارێکیت و ئەمە زەرەری هەیە بۆ ڕۆحی خۆت بۆ ڕۆحی هاوڵاتیان چاکیکە کە چاکی ناکەی ئەبێت غەرامەیەک هەبێ بەڵێ ئەبێ سەرپێچی هەبێ بە تایبەتی بۆ کۆمپانیەکان و بۆ شوێنە گشتیەکان زیاتر چونکە ماڵەکان تا ڕادەیەک هەموو کەس لە خەمی ڕۆحی خۆیەتی و سەرپێچیە ناکە خەلەلێکی بێت چاکیەکە چاوەڕێەوە ناکە حکوومەت غەرامەی کات بەڵام ئەوێ ئەوەی ماڵان ڕێکخرێت تا ئێستا ئێمە غازی سیستمی ماڵانمان ڕێک نەخستوە بۆ شوێنە گشتەکان هەمانە بۆ مۆڵەکان یەک خاڵی تریژماوە بێڵێم ئەبێت سیتیەکان یەکەی نیشتە جێبوونەکان کە ئەڵێ دابینکردنی کارەبا و ئاو و غازی بەردەوام بە هیچ شێوەیەک تەنکەری غاز نەمێنێ لە سیتیەکانە و ئەرکی ئەو کۆمپانیایە کە ئەو سیتیە دروست دەکات غاز بکە بە مرکزی چکە زۆربیان مرکزین بەڵام زۆربەی ماڵەکانیش تۆ لەبەر ئەوەی تێچوێکی کەمتری هەیە تانکێکی لەسەربان داناوە من خۆ مرکزیم ڕاکێشاوە بەڵام کە دراوسەکەم خوا نەخواستە لێچوی هەیە تاقێتەوە زیان بە منیان بە کەواتە بێ سیتیەکان قەدەغیکەن و هەروەها غاز بکەن بە سنترال ئەمە کە خاڵێکە بێ زیێ ئەکرێ بۆ ڕێنماییەکان بەڵێ بۆ سیتیەکان بە تایبەتی بۆ بەرهێنان و هەروەها بە هەمان شێوە غەرامەشە بێت چکە ئەگەر ئەو کۆمپانیایە ئەمە نەکات غەرامە بۆ ئەویشە باشە زۆر باشە خاتون نیاز بێگومان ڕەنگە ڕاستپاردەکان بە شێوەیەکی زۆر گشتگیرتر باسی لێوە کرابێت لە کۆبوونەوەکەدا و لە زۆربەی تۆڕە کۆمەڵاتیەکان و لە زۆربەی کەناڵەکانی ژەمانە ڕاگەنراوە بە شێوەیەکی ورترێمە کاتەکەمان هەرەوەندە بوو زۆر سپاس بۆ ڕێنمایەکانە سپاس بۆ ئەوەی کە لێرە ئامادە بووی سپاس بۆ نیاز ئەحمەد سەرۆکی لیژنەی ناوخۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دووبارە بەخێر هاتی خاتون گیان سەرچاوان.